برينها برسكريكا إقامة الخلقي ما مثلا لهريما كردستان هبو بشتا برسكريكا تشارة سركرن لينها ورقرتنا إقامة بهابويا مثلا بري چقاس بو هر إقامة يكجبو سالكي ب 550 دلار بو نهابويا 875 دلار أمريكي پارێزەرێکی جرودا وێرە گوت مصرف کارتا إقامة يعني کارتا إقامة جسدي حشتي زيده بويا بها بويا هر کسی درفت و امکان وانتنه او قص پرا بدن دلنیا عبدالرحمن پیامنی را روداوی راپورتک لسر وی مجاره آماده کر هەرچین و خەتێکی دەموچاوی گزارش لە سەختیەکانی ژیانی دەکات. ئەحمەد تەمەنی 46 ساڵە. 12 ساڵ پێش قامشلووی بەجێ هێشت و لە هەولێر نیشتەجێ بوو. کرێکارە و داهاتی ڕۆژانەی لە نێوان 20 بۆ 30,000 دینارە. خەمێکی قوڵ ئەحمەدی داگرتووە. ئەویش وەکو سەدان پەنابەری دیکە گلەی لە گرانبوونی تێچووی کارتی نشینگەی ساڵانەیان دەکات. پێشتر 550 دلار مەدەدا. یعنی باش بوو خەیاب نەبوو باش بوو. ئیشمە دەکرد باش بوو ئێستا ئیژی نەمایە ئیقامەژی بووی 875 دلار. 875 دلار باوی شيء كوبيني كو بيداكم يعني استحيج دايما خلاص بأيمن كو تجديد بكم نفس الدرجة اللي تشيبينه دونم كي خاني 425,000 داية اللي تشيبينه بەڵام ئەگەر بە پارێزەرشکار 13 ساڵە کاری دەرهێنانی کارتی نشینگە بۆ خەڵکی بیانی دەکات و دەڵێت لە سەرەتای ئەم ساڵەوە تێچووی دەرهێنانی کارتی نشینگە لە 180 گرام بووە. ڕسوماتەکانیان نزیکەی 700,000 بوو پێشتر بە کۆی گشتی 500,000 فۆرمێک بوو 175,000 کارتی نشینگە بۆ ماوەی ساڵێک بوو 31,000ش حەقی ئەوەی کە تەزدیقی ئەوراقەکان دەکرا بەڵام ئێستا 55,000ش زیاد بووە لەگەڵەوەش 375,000 تەمین سەحیش زیاد بووە لەسەر هەر هاوڵاتیەکی بیانی. لە عێراق تێچووی کارتی نشینگەی کار بۆ یەکەمین ساڵ نزیکەی 2 ملیۆن دینارە. بەڵام بۆ ساڵەکانی دواتر بە پێش شوێنی کار و داهاتی کەسەکە دەگۆڕدرێت. ئێستا لە هەرێمی کوردستان تێچووەکان بۆ دەرهێنانی کارتی نشینگە بەم شێوەیەن. یەکەم 375,000 دینار بیمەی تەندروستی کە لەلایەن کۆمپانیایەکی کەرتی تایبەت وەردەگیرێت و شوێنەکەیان هەر لە ناو بەڕێوەبەرایەتی نشینگەیە. بەپێ ئەم بیمەیە لە 3 نەخۆشخانەی تایبەت تا 120 داشکاندن بۆ خەڵکی بیانی دەکرێت. لە ئەگەری برینداربوونی پەیوەست بەکارەوە 15 ملیۆن دینار و لە کاتی مردن بۆ گەڕانەوەی تەرم تا 10 ملیۆن دینار هاوکاری دەکرێن. دووەم 55,000 دینار بۆ ئیگەڵ پۆست کە ئەم بڕەپارەیە بۆ ناردنەوەی کارتەکەیە لە ڕێگای پۆستەوە. سێم گرانبوونی پشکنینی خوێن کە لە 31,500 دینار گەیشتووەتە 51,000 و بە پێ زانیاریەکانی ڕوودا و دوای تەواوبوونی باڵەخانەی پشکنینی خوێن لە نێو بەڕێوەبەرایەتی نشینگە نرخەکە گرانتر دەبێت. هەر کەسێکی بیانی دەبێت ساڵێک جارێک کارتی نشینگە نوێ بکاتەوە و ئەو بڕەپارەیە بدات. گۆڕانکاریەکانی دەرهێنانی کارتی نشینگە لە چوارچێوەی بڕیاری 172 ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانە کە تایبەتە بە خستنەگەڕی دەستی کاری ناوخۆ. لە یاسای وڵاتی نامەی عێراق هاتووە هەر بیانیەک دوای 10 ساڵ وەگەر ژیانی هاوبەشیشی لەگەڵ عێراقیەک پێکهێنابێ دوای 5 ساڵ دەتوانێت داوای وڵاتی نامەی عێراقی بکات. یاسایەک کە لە ناوەند و باشووری عێراق بە ئاسانی جێبەجێ دەکرێت بەڵام لە هەرێمی کوردستان بەدەیان کۆسپ و تەگەرەدا تێدەپەڕێت. دڵنیا ڕەحمان ڕوودا و هەولێر.